هیچ سوودێک نا بە قوتابی نا بە پرۆسەی خوێندنی. لەسەر داوای ڕێکخراوی قوتابیانی کوردستان ڕێکخراوە قوتابی و خوێندکاریەکان لەسەر بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بە ئۆنلاینکردنی خوێندن کۆبوونەوە. لە پاش 2 کاتژمێر کۆبوونەوە ڕێکخراوە قوتابی و خوێندکاریەکانی بەشداربووی کۆبوونەوەکە بە تێکڕای دەنگ خوێندنی ئۆنلاینیان ڕەتکردەوە و داوایان کرد بە ڕەچاوکردنی ڕێنمایە تەندروستی و خۆپارێزیەکان خوێندن لە ناو ناوەندەکانی خوێندن دەست پێ بکاتەوە. هاوکات گەیشتینە ئەم ڕاستپاردانەی خوارەوە. تەوەری یەکەم سەبارەت بە ناوەندەکانی خوێندنی سەر بە وەزارەتی پەروەردە خاڵی یەکەم ڕەچاوکردنی ڕێککارە تەندروستیەکان و پاکشکردنەوەی بەردەوام بۆ قوتابخانەکان و پۆلەکانی خوێندن و لە بەرچاوگرتنی ڕێژەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە ناوچەکاندا. خاڵی دووەم دابەشکردنی خوێندکارانی بنەڕەتی و ئامادەیی بەسەر چەند گروپێکی بچووکدا لە پێناو کەمکردنەوەی قەرەباڵغی لە پۆلەکانی خوێندن. تەوەری دووەم سەبارەت بە خوێندن لە زانکۆ پەیمانگاکانە خاڵی یەکەم دەستپێکردنەوەی دەوامی ناوکەم بۆ زانکۆ پەیوانگاکان بە 2 قۆناغ. قۆناغی یەکەم دەستپێکردنەوەی دەوامی ئەو بەشانەی کەوانی کردداری پراکتیکیان هەیە. قۆناغی دووەم بۆ بەشە تیۆریەکان خاڵی یەکەم ئاسانکاری زیاتر بکرێ بۆ گواستنەوەی خوێندکاران لە نێوان زانکۆ و پەیوانگاکاندا. خاڵی سێیەم ڕەچاوکردنی ڕێککارە تەندروستیەکان و پاکشکردنەوەی بەردەوام بۆ ناوەندەکانی خوێندن و بەشە ناوخۆیەکان. لە ئەگەری بەدەمەوە نەهاتن و جێبەجێنەکردنی ئەم داواکاری و ڕاستپاردانەی سەرەوەدا سەرجەم ئەم ڕێکخراوانە هەڵمەتی بایکۆتکردنی خوێندن ڕدەگەیەنن لە سەرجەم قۆناغەکانی خوێندندا. نوێنەری ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیانیش لە کۆبوونەوەکە بە پەیامی ڕاگەیاند لە ساڵی ڕابردوودا سەلمێنرا کە خوێندنی ئۆنلاین سەرکەوتوو نییە بەو پێی ئەو بابەتەی کە بە ئۆنلاین خوێندرابوون بۆ تاقیکردنەوە داخڵ نەبوون. هاوکات ئەنجامی کۆرسی یەکەمی خوێندن کرا بە بنەما بۆ ئەنجامی کۆرسی دووەم. ئێمە وەکو ڕێکخراوەکانی قوتابی خوێندکاریەکان لە هەرێمی کوردستان دوای ئەو بڕیارەی کە وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردەدای لەمەڕ دەستپێکردنەوەی دەوامی خوێندن کە بە شێوازی ئەلکترۆنی یاخود ئۆنلاین بی ئێمە وەکو ڕێکخراوەکان کۆبووینەوە و کۆک بووین لەسەر ئەوە کە بە هەموو شێوەیەک خوێندنی ئۆنلاین یاخود ئەلکترۆنی ڕەت دەکەینەوە لەبەر چەند هۆکارێک خوێندنی ئەلکترۆنی یاخود ئۆنلاین لە پێشووتردا تاقی کرایتەوە هیچ مەهام و گرنگیشی نەبووە بەڵکو هۆکار بۆ لە بۆ دابەزینی ئاستی زانستی قوتابیان. خوێندنی ئۆنلاین و خوێندنی ئەلکترۆنی هیچ مەهامێکی نییە و بەڵکو خراپیشە سوودێکی نییە لە بۆ قوتابیان. ڕێکخراوە قوتابی و خوێندکاریەکان جەخت لە خوێندنی ڕاستەخۆ لە ناو ناوەندەکانی خوێندن و پشتگیری داواکاری مامۆستایان بۆ دابینکردنی شایستە داراییەکانیان دەکەن. هەروەها ئەو 6 ڕێکخراوە قوتابی و خوێندکاریە هەڕەشەی ئەوەیان کرد کە ئەگەر ئەم داواکاری و ڕاستپاردانەیان جێبەجێ نەکرێت و گوێیان بۆ نەگیرێت ئەوە هەڵمەتی بایکۆتکردنی خوێندن ڕدەگەیەنن لەسەر جەم قۆناغەکانی خوێندندا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.